ئۆرکسترای ماڵی موزیک یەکەمین کۆنسێرتی خۆیان با بەشداری چەند میوزیسیانێکی بەتوانە لە باشوور و ڕۆژهەڵاتی کوردستان و ڕابەرایەتی و سەرۆکایەتی مایسترۆ مستەفا عەباس و هونەرمەندی بەتوانە و دەنگخۆش حەمید بانەی و کامەران مستەفا لە بەرواری 7 و 8 ئەم مانگا لە هۆڵی تەلاری هونەری شاری سلێمانی ساز دەکرێت. بۆ قسەکردنی زیاتر لە سەبارەت بەم کۆنسێرتە بەڕێز هونەرمەندی خۆشەویست و دەنگخۆش حەمید بانەیی میوانە لەلامان گفتوگۆی زیاترەکەی لەسەر کۆنسێرتەکە بەخێر بێ کاک حەمید. سڵاو لێبێ. سوپاس کە ئامادە بووی لەگەڵمانە. چۆن لەگەڵ ئۆرکسترای ماڵی میوزیک بەشداری و کرد؟ لە ڕاستیە پرۆژەکە نزیکی 2 ساڵ لەمەوە پێش بوو. کاک مستەفا عەباس پێی وتم وتی ئایا کاری نوێ هەیە؟ وتم بەڵێ. وتی سەرەتا وەکو ئەوەی کە ئێمە کارەکان ڕیکۆرد بکەین نەک بۆ کۆنسێرت و شتیوە بێ، بەڵام وا ڕێکەوت جارێکی تر لەگەڵ برا و هاوڕێم کامەران مستەفای تیپی بابان چونکە ناوەکە گەروانەیە لێن خەڵک لەوانەیە بە کەسێکی تر لێ تێبگا لەگەڵ ئەوە جارێکی تر چوینەوە ڕێکەوتینەوە ئەوێ پرۆژەکە ساڵ نوێ لەمە پێش بوو. وتی بۆچی کۆنسێرتێک نەکەین گەر بابەتی تازتان هەیە؟ وتم من ئەوەی کە هەم بۆ ئەلبومێک بۆ لەوە پێش لە ڕاستیە زۆر دووبارە بۆتەوە. بەڵێ وتم بابەتی تازەم هەیە. ئیتر ئەم کۆنسێرتە بەڕاستی بوو بە پرۆژە و لەم کۆنسێرتەشا من 3 ئاوازی تازەم هەیە کە جگە لە کۆنسێرتەکە با باسی کارە نوێەکانی خۆت بکەین. ئەو کارانە چەند کارن و کێ ئاواز و میوزیکی بۆ کردووە؟ دابشکردنی موزیک برای بەڕێز دڵزار عابدی کردوێتی، بەڵام قیادی فیرقەکە و مایسترۆ کاک مستەفا عەباسە یەکێ لە کارەکانیش دابشکردنەکەی کاک مستەفا کردوێتی کە ئەویش توانم بڵێم وەکو سەپرایزێکە وەرەنێکی ئینگلیزیە. بەڵێ ئەوانەی تر دوانیان ئاوازی خۆمە کارە نوێەکان یەکێکیشان ئاوازی برای هونەرمەند دیاری قەرەداخیە. لەم کۆنسێرتە هەموو بەرهەمەکان بڵاو دەبنەوە؟ ئەوەیان ئێمە بەڕاستی ئەو کاری بەڕێوەبردننی بەڕێوەبەرانی ئۆرکسترای موزیکە ئیتر نازانم ئەوان پاش ئەمە چ کارێکی ترەکەن بە یعنی ئایا ئەمانە ڕیکۆرد دەکرێت دابەشەکرێت بەسەر کەناڵەکانە ئەکەوێتە ئەستوی ئەوان. وا دیارە حەمید بانەیی لەگەڵ دەنگ و ئاواز گرێبەستی هەمیشەیی بەستووە. بۆ و چۆن؟ ئەتوانی شتێکی تریش بخیتە سەری دەنگ و ئاواز و شعریش. باشە. یعنی پێم وایە ئەوی لە بواری هونەرە بە تایبەتی هونەری گۆرانی وتنا کار بکات ئەبێ ئاشنابێت لە ئەدەبیات و ئاشنابێت بە شێعر و ئەدەبیاتی و شارەزایی خۆی هەبێت. هەروەها بتوانێت بەلایانی کەمەوە ئامێرێکی موزیکی بژەنێ، شارەزاییەکی هەبێت لە بیردۆزەکانی موزیک لەگەڵ زاراوە موزیکەکان. لەگەڵ ئەوە من کە ئەتوانم ئەوەش بڵێم من کتێبێکیشم وەرجێڕاوە بۆ هەر مێژووی ژیانی موزیک کە دەستگای چاپپەخشی سەردەم چاپی کردووە. کتێبێکی گەورەیە باسی مێژووی موزیکە. ینی پێم وایە هونەردا نابڕێ لەم بابەتانە، ینی مەسلەی ئاوازە، چ مەسلەی شعرە، چ مەسلەی ئاستی ڕۆشنبیری هونەرمەند خۆیەتی، هەتا هەوڵ با لەو بوارە کارە هونەریەکانی جوانتر و پوخترە بن و من لەبەرەوە ئەتوانم بڵێم گرێبەستم لەگەڵ هەموو ئەمانە بەستووە نەک تەنها ئاواز و گۆرانی. بەڵێ حەمید بانەیی و کامەران مستەفا چ میکسێکیان دروست کردووە لەم کۆنسێرتەیە؟ یەکەمیان هاوڕێیەتیە. باشە. دووهەمیان بەڕاستی لەوانەیە هۆی ئەوە بوو بێ کە ئێمە ماوەیەکی زۆرە بەڕاستی دابڕاوین هەردووکمان. یعنی هەندێک جار پێویستە بەوە هەیە کە تۆ ئەو جەماوەری کە هەتە ئاشتیکەیتەوە نزیکیکەیتەوە لە خۆتەوە دیسانەوە بڵێ من هێشتا ماوەم و کاری هونەریم پێ و توانام پێیە. لە هەردووکمان لە عینەن حاڵەتا بووین جگە لە هاوڕێیەتێکە ئەوەش کۆی کردینەوە. یعنی
ماوەی ئەو دابڕانە وتمان با درێژە نەکێشێت بەردەوام بینێمە. بەڵێ موزیک تا چەند پێویستە بۆ گەلێک کە چێژی لێوەرگێت؟ موزیک من پێم وایە ئەبێت لە پەروەردەوە دەست پێ بکات، یعنی لە مناڵەوە لە ڕەوزەکان و لە دایانگەکان و لە قوتابی سەرەتاییەوە دەست پێ بکات وەکو بابەتێک بخوێنرێت، یعنی بچێتە ناو پەروەردەوە. ئەو کاتە تۆ کۆمەلگایەکە بۆ دروستە بێت کە چێژ لە موزیک ببینێ. ئیستا من بەڕاستی لەوانەیە کۆڕیشم کرد بێ کاتی خۆی لەسەر ئەوە کە چێژی گشتی بۆ موزیک و گۆرانی تێکچووە، بە تایبەتی لای ئەم نەوەی ئیستا. ئیتر ئەویش کاریگەری زۆر کاریگەریەکان زۆرن، زۆرن پێویست ناکا باسی بکەین، لەوانەیە زۆر کاریگەری زروفی سیاسیش بوو بێت ئەم شتانە ڕوویاوە. کاک حەمید سوپاس کە ئامادەبووی لەگەڵمانە، هیوای سەرکەوتن و کۆنسێرتێکی باش و چێژ بەخشتان بۆ خوازم. سوپاس. زۆر سوپاس بۆ ئێوە و سوپاس بۆ کەناڵی کورتسات.